سڵاو دەبێ ئەوم کاتت باش یەوەکو بەڕێوەبەرایەتی شەیدان فاکراوان لە گەرمیان چی ڕێکارێکتان گردووەتە بەر بۆی کە کەسوکاریان فاکراوان بێن لێرە ناوی خۆیان تۆمار بکەن و ڕێکارەکان چی دەگینەنەوە؟ سەرەتا بەخێرتان دەکەم ئێمە ئەمە ماوەی 2 ڕۆژە کۆبنەوەی بەردەوام دەکەین لەگەڵ ڕێکخراوەکانی بواری جینۆسایدا چەند میکانیزمماندانەوە بۆ یەکەوە ئەو فۆرمێکمان بۆ هاتووە ئەو فۆرمە پڕکەینەوە بۆ ئەو کەسانی کە دەستنیا بکەینکەوە وەکو سکاڵاکار ئامادەیان بکەن سکاڵا تۆمار بکەن دژی تۆمەتبار عەجاج. تا ئێستا کەس هاتووە ناو تۆمار بکات لە چی شوێنێکی دیکە ئەتوانێت خەڵک ناو تۆمار کە بەتایبەت لە ئێمانی چەمچەماڵە و ناوچانی دیکە؟ بەڵێ لێرە 3 تیم دانراوە، تیمێکیان لە ئەمنە سوورەکەی، تیمێکیان لە مۆنومنتی چەمچەماڵە، تیمێکیان لە ناحەیە ڕزگاریە لە سنووری ئیدارەی گەرمیان. ئێوە داوا ناکەن لە دوایەوەی سکاڵا تۆمارکرا قەرەبوویە و کەسوانە بکرێتەوە بەتایبەت لە قەڵای نوگرە سەلمان بوون؟ ئەمە من لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیەکەش بتم ئەمە لە مەرحەلەی لێکۆڵنەوەیە، داوا دەوێت کەسوکارەکان لە دادگای تایبەتمەند داوای ئەو قەرەبووە بکەن.